ڕەبیعەی کوڕی ئەسلەمی ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ بەردەوام لە خزمەتی پێغەمبەرایە صلی الله عليه وسلم. ئەڵێ شەوێکیان پێغەمبەرم تا بەر دەرگای ماڵیان برد، خۆزگەم بەخۆی. ئەڵێ کە پێغەمبەر لەبەر دەرگا وەسا چەند هەنگاوێک ڕۆشتم کە ئەنەما پێغەمبەر بەجێ هێڵم، بەڵام جاربەجار ئاوڕە دەمە بزانم پێغەمبەر چووە ژوورەوەیان نا. ئەڵێ کە چووە ژوورەوە دەرگای داخست بە پەلە گەڕامەوە لە بەردەم دەرگاکەی پێغەمبەر ڕاکشام و بۆ خۆم خەوت. بۆ ئەکا ڕەبیعە لێ پرسن بووە ئەکەی؟ ئەڵێ بۆ ئەوەی بەیانی کە ڕۆژە بێتەوە سەحابەیەکی تر نەیە پێش من بکەیەوە خزمەتی پێغەمبەر بکات صلی الله عليه وسلم. یەکەم کەس بم لە خزمەتی پێغەمبەرە ئاوی دەستنوێژەکەی بۆ حازرکەم. سەیری گەورەی پێغەمبەر کە باشە پێغەمبەر پارەی داوە بۆ خەڵکە، پێغەمبەر کەسی تەعین کردووە، پێغەمبەر پۆستی بە کەس داوە، پێغەمبەر بە کەسیانی وتووە ئەگەر ئەم ئیسلامە بوو بە دەوڵەت ئەتانکەم بەکار بەدەست و مەسئول بۆ خۆتان منەت بچەوسێننەوە، نەخێر بەڵکو هەر کەسێک داوای پۆستی بکردایە پێغەمبەر دەری ئەکرد لە داوەکە، ئیزنی نادا